هیوایەکی دوور و درێژ بەشی دووهەم. وای چەندە ئارەزووی ئەوە دەکەم کرانەوەی ناسچیەکی لەو شێوەیەم هەبوایە لە بەردەمی پەروەردگارمدا هەموو کاتێک لاشەم چەشنی ئەو دارانەی دەشنێنەوە هەمیشە لەرزە لەرزی پێ بکەوتایە و لە پڕێکدا دوو دەستی خۆمم ببینیایە کەوا دەست بە دەستشی دەرگانەی ئەوەوە دەگرن. وای چەندە ئارەزوم دەکرد لە هەر شوێنێکدا کەوا دەسۆڕێمەوە و هەڵەی کەسانی تر دەبینم چەشنی ئەوەی بەلابردنی ڕەشی ناوچەوانی خۆمەوە خەریکم هەڵەی کەسانی ترم نادیدە بگرتایە. وای چەندە ئارەزووی ئەوەم دەکرد لەگەڵ هەر ترپەیەکی دڵم و لێدانێکی نەبزمدا هەستم بە کەم و کورتیەکانی خۆم بکردایە. زۆر ئارەزووی ئەوەم دەکرد ئەو بەهایانەی کەوا دەخرێنە تەرازووی ژیانمەوە بەرهەمی لێپرسینەوەکانی ویژدانم بوونایە کەوا لە چاودێری ناخمەوە چۆڕا بێتنەوە. زۆر ئارەزووی ئەوەم دەکرد هەمیشە تای تەرازووی قازانجەکانم لێوان لێو بوایە و تەواوی ئەو قازانجەی هەشمە لە سایەی ئەو بمبینایە. هەمیشە بە ئاواتم خواستووە ژیانی ڕەحەت و بێخەمی بە تەواوی لەبیر بکەم و حەزوری دڵم بە زەحمەتەوە ببەسمەوە و لە ڕێگەی مەشەقەتەوە فێنکاییم بۆ بەهاتایە، یان ئەوەی لە بەردەم بچووکترینی خەتا و هەڵسوکەوتە هەڵەکاندا چەشنی ئەیوب بناڵم و وەک داودیش گریانم بەهاتایە، یان ئەوەی بە درێژایی تەمەنم خۆم لەبیر بچێتەوە و هەردەم بیرم لە حەزور و ئاسوودەی مرۆڤەکانی تر بکردایەتەوە. لە بابەتی خۆشەویستیدا بەرامبەر هەموو کەسێک گەرم و گوڕ و قوڵیەتێکی وەهام هەبێت کەوا ئامێز بۆ هەموو کەسێک بگرمەوە. لە بابەتی تووڕەیی نەفرەت و کینەدا کەسێک بم کەواشتی لەبیر بچوایەتەوە. ئێستا وەرن بەو پەڕی هەستەکانی ناوناخمانەوە خۆمان بۆ ڕۆشنکردنەوەی مرۆڤایەتی تەرخان بکەین. هەمیشە وەک مۆمەکان قرچە قرج بسووتین و بتوێینەوە و سەرەڕای خۆمان هەوڵی ڕۆشنکردنەوەی دوور و نزیکی خۆمان بدەین. لە هەموو شوێنێک وەک تەرجمانی حەق وەک ڕۆحێکی خۆتەرخانکەری سەمیمی بسوڕێینەوە و هەمیشە هەناسەی ئەو بدەین و باسی ئەو بکەین. وەرن و لە پەیوەندیەکانمان لەگەڵ جەنابی حەق لە ناخمانەوە هەتا بڵێی بەڕێز و لە پشتبەستنیشدا هێندە قوڵ ببینەوە فریشتەکان ئیرەیی بەو حاڵەمان ببەن و ڕۆحانیەکانیش هەست بە پێویستی ئەوە بکەن کەوا چەند تەنگاوێک بکشێنە دواوە. وەرن هەموو کاتێک لەو شەوانەدا کەوا ئاخەکان لە دڵەکانەوە بەرز دەبنەوە ڕەنجی سەحەر بگرین و وەک پێگەی خۆمان لە بووندا ڕەفتار بکەین و ببینە خۆمان. وەرن با خاڵێک بۆ ژیانی ڕەحەتدا بنین و ژیانی زەحمەت هەڵبژێرین و هێندەی ئەوەی بمرین خەریکی ڕاکەڕاک بین، مەلەکانیش باڵەکانیان چڕ بکەنەوە و هەوڵی تەماشاکردنی ئێمە بدەن. بە شێوەیەکی وەها هاواری حەق و حەقیقەت بکەین، دڕندەکان تووشی شڵەژان ببن و بڕۆنەوە هێلانە و بێشەکانیان. وەرن و ئەو کاتەی دەبێت شێرانە ڕەفتار بکەین لە جیاتی ئەوەی لە نێو مرۆڤەکاندا ترس بڵاو بکەینەوە هەوڵی شکاندنی زنجیرەکانی سەر ئیرادەمان بدەین. ئەو کاتەشی دەبینە ئاگر لە جیاتی ئاگرکردنەوە لە هەڵکردنی مۆمەکاندا یەک بگرین و ڕووناچی بە چواردەوری خۆماندا بپڕژێنین. ئەو کاتەی دەشبینە لافا و ببینە ژیان و بەڕژەینە ناو باخ و باخچەکانەوە. ئەو کاتەشی دەبینە ڕەشەبا تۆوەکان بخەینە سەرپشتمان و هەوڵی پیتاندنیان بدەین. پارچەنەمەکانی ناو هەوا لە چواردەوری یەک کۆبکەینەوە و بیانکەینە هەور، ئادابی وەرچەرخان بەرەو ڕەحمەتیان فێر بکەین. لە ڕاستیدا ئەوەی جەنابی حەق نرخ و بەهای پێداوە پێویستە ئێمەش لە دڵەوە ڕێزی پیشان بدەین. تێڕوانین و مامەڵەی ئەڵڵا بەرامبەر مرۆڤەکان زۆر لەوەی ئێمە جیاوازە. ئەو لە شوێنی خۆیدا مرۆڤ وەک میحرابێک دەخاتە بەردەمی هەموو کەسێک و لە بابەتی پیشاندانی گەورەیی بۆ خۆی ئەرچی قیبلەنما بە مرۆڤ دەجێڕێت. لە شوێنی خۆیدا فووی ڕازەکانی بوون بە ڕۆحی مرۆڤدا دەکات و بە جێنشینیەکی تایبەت ئەو شەرەفمەند دەکات. لە ڕێگەی ئیمان و عیرفانەوە ئاسۆی دەکاتەوە و ئەفسوونی لە گەڵبوونی پێدەگەیەنێت. لەولاش بەختەوەری ئەبەدی بۆ ئامادە دەکات و لە دڵیدا چەندین دەلاقەی بەهەشتی دەکاتەوە و ئەم زیندانی دنیایەی وەک ساڵۆنی چاوەڕوانی چوونە ناو بەهەشتی فیردەوس بۆ لێ دەکات.
لێرە ئەو کەسانەی کەوا هەموو کارەکانیان بە بەسیرەتەوە ئەنجام دەدەن لەولا بە سەیرکردنی جوانیەکانی خۆی شەرەفمەندی دەکات. هەروەها هەزاران قوڵیەتی بەم ژیانە تاگرەهەندەی ئێرەی دەبەخشێت. دەریاکانی دنیا سێحراویەکانی ئەوان بە قەتپاڵەکانی بەهەشت دەگۆڕێت کەوا گوڵیان لێ دەڕوێت. ئەو دۆزەخانەی کەوا قوڵپێیان دێت بە سەرچاوەکانی ئاوی ژیان دەگۆڕێت و لەو دەراسایانەی کەوا عەقڵی ئەوان نایبڕێت هەموو ڕۆژێک چەندین دنیای نوێ نوێ دەئافرێنێت. زۆر سەختە ئەوانەی لەم دنیا بە کوێری و کەڕی چەشنی مردووەکان ژیانیان بەسەر بردووە لەو دنیا لەمانە بگەن و هەستی پێ بکەن. ئەوانەی لە بەرامبەر حاڵی ئەمڕۆیان کەوا جێگەی گریانە قاقا لێ دەدەن و غافڵانە ڕەفتار دەکەن، ترسی ئەوە زۆرە کەوا لە ژیانی ئاخیرەتدا بکەونە گریان. کەوایە وەرن و لە ئێستادا حەقی چاو و بەسیرەتمان بدەین، هەمیشە هەر بێدار بین هەتا لە سبەینێدا خەوی بشودان و خەوتنمان نەبێت. لەمڕۆدا با فرمێسکی چاوەکانمان وەک جەیهون لێ بکەین هەتا سبەینێ تووشی هیجرانی ئاخەڵکێشانێکی بێهودە نەبین. وەرن و هەمیشە با بەو وابەستەیی ئەو ئاسۆیەی بۆی دەڕۆین بمێنینەوە هەتا بەو شتە سەرسوڕهێنەرانەی لە ڕاست و چەپی ڕێگاکەماندا هەیە سەرمان جێژ نەخوات و چاومان ئەبڵەق نەبێت. گەر ئەم دنیاە وەک بازارێکی بازرگانی و شوێن قازانجکردن قبول بکەین و ژیانمان بە گوێرەی ئەمە ڕێک نەخەین و بە پێچەوانەوە هەموو شتێک بە ئارەزوە جیسمانیەکانمانەوە ببەستینەوە، دواتر گەر ڕۆژێک کورتانێک بخەنە سەر پشتمان و لێمان بخڕن با هیچ سەرمان سۆڕ نەمێنێت. لە ڕاستیدا ئەوانەی بێ ئاسۆن بێکردارن، سەریان لە ئاسمانە و لوتیان لە هەوادایە. ئەو مامەڵەیەی لەگەڵیاندا دەکرێت هەر بەم شێوەیە دەبێت. بەهای مرۆڤەکان پەیوەندیەکی ڕاستەوانەی لەگەڵ ئەوەدا هەیە کەوا چەندە پەیوەندیان لەگەڵ ئەڵڵا هەیە و بەردەوامی بەم پەیوەندیەیان دەدەن. لاشەگەلێک لەسەر شکلی مرۆڤ کەوا لەو دابڕاون و بە ئارەزوە جیسمانیەکان چەپاڵ بوون، بە ئاڵتون، زی و دوڕ و گەوهەریش بیڕازێنیتەوە، نرخەکەی دیسان قوڕە و دیسان قوڕە و هەر قوڕ دەبێت. مادەم بەم شێوەیەیە کەواتە وەرە و لە دەرد و خەمی لاشەت خۆت ڕزگار بکە و بە تەواوی خودتەوە ڕوو لەو بکە و بۆ ئەوەی یەکەمین بەهرەکانت بەهایەکی لەسەر و هەموو بەهاکانەوە هەبێت هەرگیز لەو دامە بڕێ. چاک ئەوە بزانە کەوا بەڕووتێکردنێکی ئەو دڵۆپێک دەبێتە دەریا و گەردیلەیەک دەبێتە خۆر. هەژاری و کۆڵەواری مرۆڤ وەک سەرچاوەیەکی ناوازەی هێزی لێدێت. بە پێچەوانەوە گەرتەنیا پشت بە هێز و دەسەڵاتی خۆت ببەستیت، وەک ئەوە وەهایە بۆ سەر ڕێگایەک لات دابێت کەوا چەندین بەرمیلی پڕ بە پزیسک ئاگر گەرم بکەیت و بەم هۆیەوە هەموو خەڵکی دەخەیتە پێکەنین. سنوورەکانی سەروەت و دەسەڵاتی خۆت بزانە، بە گوێرەی ئەوەش پلان و پرۆژەکانی خۆت بەرهەم بهێنە. گەر ئەم خاڵە گرنگە نادیدە بگریت و هەوڵی ئەوە بدەیت کەوا حەقیقەتەکان لەسەر خەیاڵەکانت بنیاد بنیت، لە کۆتاییدا ئەو شتانەی بنیادی دەنیت بەسەرتدا دەڕوخێن و ئەوەی لە ژێریشیدا دەپلیشێتەوە هەر ئیمان و هیواکانی خۆت دەبێت. زوو خۆت بە چاودێری و لێپێچینەوەدا تێپەڕێنە و خۆت پێوانە بکە و هەڵسەنجێنە. بە گوێرەی ئیمکان و ئامادەجیەکانت هەڵوێستی خۆت بە باشی دیاری بکە. سەرنجی پەیوەندی نێوان ئەو هەوڵ و کۆششە بدە کەوا لە پێناوی دەرخستنی بەهرەکانتدا داوتە و دەیدەیت. دیقەتی بدە هەتا تۆ نە بە حەماڵێکی بێوەفای نیعمەتەکان ناو ببرەیت، نە بە کەسێکی سەرکەش ناو ببرەیت کەوا بە ئەحسانەکانی کەسێکی تر تووشی غەرابوون بووە. هێندەی دەتوانیت متمانت بە چاودێری جەنابی حەق هەبێت، بەڵام هەرگیز لەوەی حەقی ئیرادەی خۆت بەجێی خۆی بگەیەنیت کەم و کورتی منوێنە. کەم و کورتی منوێنە و وەها نەزانی بەڕەشەبایی لاوەچی بە شوێنێک دەگەیت. ئەوانەی لەمڕۆدا بەڕەشەبایەک فڕیون و لە خاڵێکی بەرزدا گیرساونەتەوە، سبەینێ بە باهۆزێکی تونتر پەلچێشی چاڵگەلێک دەبن کەوا نەتوانن لی بێنە دەرەوە و هەوڵی ئەوە بدە بە گوێرەی واقعی گونجاوی خۆت ژیان بەسەر ببەیت. دینیش وەک ڕێگەی نزیک بوونەوە لە ئەڵڵا سەیر بکە و بە تەواوی سەمیمیەتی خۆتەوە باوەش بە دامێنی دیندا بکە. سەرت بەو پەناگە دڵنیایی بەخشەی دیندا بکە کەوا لە هەموو پەناگەکان دڵنیایی بەخشترە. هەوڵی ئەوە بدە خۆت ڕادەستی ئەفرێنەر بکەیت.
لە بابەتی پشت بەستن بەودا هەرگیز کەم و کورتی منوێنە. مامەڵەی خۆت لەگەڵ ئەودا لە بازنەیەکی قوڵی ئەدەبدا بەسەر ببە و هەوڵی ئەوە بدە ئیماندارێکی بێڕ و پامایی و خۆ دەرنەخەر بیت. دڵە پڕەکان چەشنی ئەو سندوقانەی پڕن لە گەوهەر، هیچ دەنگێکیان لێوە دزە ناکات بۆ دەرەوە. ئەوە ڕۆحەتێر نەبووەکانن، چەشنی دەخیلەی منداڵان کەوا یەک دوو مرواری ساختەی تێدایە، بە شێوەیەکی بەردەوام خڕەخڕیان دێت و پەردەی گوێی مرۆڤەکان دەدڕێنن. تۆ هەردەم بیر لەوە بکەوە کەوا چەندین جار سەیری دڵت دەکرێت و هەمیشە بە پاچی ڕای بگرە و ڕوود لە میحرابی ئەبەدی خۆت بکە. ئەوانەی هەتا ئەمڕۆ ڕویان لەو قیبلەیە کردووە تووشی دۆڕان نەبوون. هیچ کەسێکیش کەوا چاوەڕوانی وەفای لە دەرگاکانی تر کردووە قازانجی نەبینیوە. بە پێچەوانەوە ئەوانەی ڕویان لە دەرگای ئەو کردووە هەمیشە بە زیندویی ماونەتەوە، بوونەتە جێدەرکەوتی ئەبەدیەت. لەبەر ئەوەی هەردەم سەریان لە بەردەرچی ئەو داناوە، ڕزگاریان بووە لەسەر شۆڕی ئەوەی ببنە کۆی لەو پەیوەندی کەسانی تر. دۆزینەوەی ئەو، ڕووکردنە ئەو و هەڵڕشتنی ناغ لە حزوری ئەودا تەزبیح و تەعزیمە. بێدەنجیش لە حزوری ئەودا مراقەبە و تێفکرینە. ئەوانەی گەیشتون بە پێگەی لەگەڵ ئەودا بووندا، تەنانەت گەر لە بیابانیشدا ژیانیان بەسەر بردبێت، هەمیشە بە چواردەوری ئاوی ژیاندا سوڕاونەتەوە. ئەوانەی هەموو کارەکانیان بەوەوە بەستووە، ئەگەرچی دڕک لەوانیش دوورە، بەڵام گەردەرچیشیان ڕوان دەبێت لە شوێنیدا گوڵیان چنیوە. ڕێگایان ئەگەر چیشتی وەهاژ نەبێت بە دۆزەخیش بگات، ئەوان دەگەن بە فێنکایی و سەلامەتی ئیلاهی. هەر بۆیە ئەمەیە وێردی سەرزوبانی ئەوان. ئەوانەی بوونەتە بەندەی حەق، نابنە بەندەی کۆیلە. ئەوانەی گەیشتون بە بەندایەتی ئەو لە ڕێگا بەجێ نامێنن. هەردەم لە ڕوحیاندا تامەزرۆیی گەیشتنەوە بەو هەیە. ئەگەر هەموو عالەمیش فری و بخوات، ئەوان فری و نەخۆرن.